بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقیبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوو باشتر بکە ئینشاء الله تعالی. بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکە، لە دەرسێکی دیکە، لە خزمەتکردنی بابەتێکی دیکە لە خزمەتتاندا دەبم، و خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو بەرنامەیە بکاتە توێشووی ڕۆحەکانمان، و بەرنامەکەش هەر بە ناوی توێشووی ڕوحە، کە بەڕاستی ئێمە لە زروف و سەردەمێکدا دەژین کە مادیات دەستی گرتووە بەسەر هەموو شتێکدا، و هەموو لایەکمان پێویستی بەوەیە کە ئاستی تەقوا و دینداری و تەسکیەی خۆی بەرز کاتەوە. ئەوەش بەڕاستی بە تەذکیرە و بە وەبیرهێنانەوە و بە تەدریب دەبێتن، وەکو هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ دەفەرموون کە دەگەیشتنێک دەیان فەرموو تەعالەو نؤمن ساعە، وەرن بە سەعاتێک ئیمانەکەمان دەمەزەرد کەینەوە. برا بەڕێزەکانی خۆم، تەبەن بۆ بابەتە بابەتەکە تەزکیەی نەفسە، لەبەرەوەی ناومان لێناوە توێشووی ڕوح. کتابەکەی ئەحمەد فەریدە کە کتابێکی زۆر بەڕاستی ڕێک و پێک و کتابێکی مەنهەجیە، و ئەو پیاوە پیاوێکی بەڕێز و شەیخێکی بەتوانایە، خەڵکی مسرە، و ئێستاش هەر لە ژیان داماوە. خوای گەورە تەبارەک و تەعالا تەمەنی پڕبەرەکەت کاتن، و خوای گەورە ئەو کتابەش بخاتە تەرازووی حەسەناتی کە بە ناوی تەزکیەت النفوسە. طبعاً برا بەڕێزەکانی خۆم بۆ ئەو بابەتەمان هەڵبژارد، وەکو لە سەرەتاش پێش ئێستا ئیشارەم بۆ کرد. بەڕاستی ئینسان ئەگەر ئەو عیبادەت و خواپەرستیانەی کە دەیکاتن ئەگەر بە سلکی ئیخلاص و سلکی خۆیەکلاکردنەوە تێنەپەڕێتن، ماندووبوونێکی بەلاش دەکەین، و ئەو هیوا و ئاواتەی بە کردەوەکانمان هەن دەستمان ناکەوێت. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ قەد ئەفلەح مەن زەکاها وقەد خاب مەن دەساها. قەد ئەفلەح مەن زەکاها وقەد خاب مەن دەساها. برا بەڕێزەکانی خۆم، خوای پەروەردگار بە تەحقیق و بە تەئکید باسی ئەومان بۆ دەکات، دەفەرمێ کاتێک کەسانێک کە تەزکیەی نەفسی خۆیان دەکەن ئەوە سەرفراز دەبن، بەختەوەری دنیا و قیامەت دەبن، و بە فعلێکی بەردەوامیشی هیناوە. قەد ئەفلەح مەن زەکاها، بۆ ڕۆژێک و دوو ڕۆژان نییە، بەردەوام دەبێ ئینسان لەگەڵ دڵ و دەرونی خۆی سەرقاڵ و مەشغوڵ بێتن، و بەردەوام دەبێ بزانێت چه کردەوە و عەمەلێک ئینسان لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە نسیگ دەکاتەوە. برا بەڕێزەکانی خۆم، ئینسان ولله المثل الأعلى نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە،
دەسەڵاتدارێک کە تو بتەوێتن ئەو دەسەڵاتدارە خۆشەویستی ئەو دەسەڵاتدارەوە دەست بێنی لێ نزیک بیەوە چ دەکەی؟ کۆمەڵەکردەوە و عەمەلێک دەکەی کە ئەو پێی خۆش بێتن، کە پێی خۆش بێت، کە پێی بگاتەوە، جا لە مەدح و ستایش و لە پێ هەڵگۆتن و لە برە و پێدانی منهەج و ڕێبازەکەی و زۆر شتی دیکە دەگیرێ بەر بۆی کە خۆشەویست بی لای ئەو دەسەڵاتدارە. خوای گەورە و عەزیم برا خۆشەویستەکانی خۆم، دەبێ ئینسان هەموو ئەو ڕێگایانە بگرێتە بەر کە دەبنە مایەی خۆشەویستی خوای پەروەردگار بۆ عەبد و بەندەکانی، ببێتە مایەی ئەوەی کە خوا خۆشی بووین، کە خوا تەبارەک و تەعالا قەبوولمان کاتن، خوای گەورە و عەزیم قەبوولمان کاتن. لەبەرەوە یعنی چۆن دەڵێ 1 زائید 1 دەکاتە 2 لە هەموو دنیا وایە، مسلمانیش لە هەر شوێنێک بێ دەفەرمێ قەد ئەفلەحە مەن زەکاها. هەر کەسێک تەزکیەی نەفسی خۆی بکە، تەزکیە برا بە ڕێزەکانی خۆم، واتە ئەتۆبی ئەو دڵ و دەروونەی خۆت پاڵەفتە بکەی بە زەڕەبینێکی ورد مسەلەت بی بەسەریدا، هەرچی کە شتە خراپ و قێزەونەکانن فڕیان دێ دەرەوە و هەر شتێکی جوان و چاک و ڕازاوەیە لەوێن دەرێ جێگیریان بکەی. ئەگەر بەم شێوازە بوو ئەو ئینسانە بەختەوەر دەبێ، ئەو ئینسانە موفەق دەبێتن و ئەو ئینسانە سەرکەوتووی دنیا و قیامەت دەبێ برا بە ڕێزەکانی خۆم. و بپێچەوانە شۆ دەفەرمێ وەقەد خابە مەن دەساها، وەقەد خابە مەن دەساها. و هەر کەسێکیش کردەوەی خراپ بکاتن، تاوان و گوناه بکاتن و تەرکی عیبادەت و خواپەرستی بکە، زەرەرمەندە. و ئەو دڵە کە دەینە سەرێ دوایە کە حاڵەتەکانی دڵی ئینسان چۆنن و ئینسان ئەو دڵە، ئەو ڕوحە، ئەو ئیمانە چۆن لاشەی من و تۆ پێویستی بە خۆراکە، ئەو ڕوح و ئیمانەی ئێمەش پێویستی بە خۆراکە. جا بە حەول و قووەتی خوا ئەلەو بەرنامەدا هەوڵ دەدەین کە هەم بیکەینە شتێکی عەمەلی هەمومان پێکەوە برا بە ڕێزەکانی خۆم، و ئەو خوشک و برانەی کە گوێشیان لێ دەبین لە داهاتوودا هەوڵ دەین جارێ ئەو سونەتانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زیندووکەینەوە لە خودی خۆماندا، بۆی کە ئینسان ئەگەر مداوەمەی کرد لەسەر جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ڕۆژ بە ڕۆژ ئەو تەزکیەیە بە قووەتتر و بەهێزتر دەبێتن و ئەو تەقوایە زیاتر دەبێتن. ئەمە گەلێک جار ئیشارە بۆ دەکەم کە دروستبوونی تەقوا وەکو عەمەلیەی دروستکردنی هەنجوین وایە. چۆن مێشە هەنجوینێک کە بەیانی دێتە دەرەوە لە ناو کوورەی خۆی نزانی ڕاوەستان چییە، لەوانەیە بە سەدان بە هەزاران گوڵ بنۆڕیتن ڕۆژێک، لەسەر ئەو گوڵە هەڵدەنیشیتن، چی شتێکی بڵێ شیلەیەکی بە کەلک و بە سوود و بە قازانجە هەڵی دەمژێتن و لەسەر شتی پیش هەڵنانیشیتن، خۆی لە شتی پیش و قێزەون دەپارێزیت. خوا کەس لە ژیانی خۆی بینیویتی مێشە هەنجوینێک لەسەر لاشەیەکی مردارەوە بوو هەڵنیشێتن؟ بینیوتانە لەسەر تەپاڵە ڕیخێک مێشە هەنجوین هەڵنیشیتن؟ بینیوتانە مێشە هەنجوینێک لەسەر خواردنی فڕێدرا و ئەوانەی کە فڕێ دەدرێتن مێشە هەنجوین لەسەری هەڵنیشێتن؟ مستحیلە شتیوانە. بەڵام تەماشە دەکەی ئەو گوڵ و گوڵزارە بۆن خۆشە کە تەماشە دەکەی، یعنی ئەگەر مێشی لێبێتن جمەی دێتن ئەو مێشانە، ئەو هەڵدەنیشی و ئەو دەڕوا و ئیدیکە دێتن، ئەو گوڵ و گوڵزارە چەند جوانە، هەندی دیکەی جوان کردووە. بەڵام تەماشە دەکەی ئەو گوڵ و گوڵزارە بۆن خۆشە کە تەماشە دەکەی ئەو مێشانە، ئەو هەڵدەنیشی و ئەو دەڕوا و ئیدیکە دێتن، ئەو گوڵ و گوڵزارە چەند جوانە، هەندی دیکەی جوان کردووە.
و بە گوڵێکیش ئەو هەموو هەنجوینەت ناداتێ. وەکو گوتم بە سەدان و بە هەزاران گوڵ و گوڵزار دەکا تا چەند غڕامێکی گچکە هەنجوینت بۆ دروست دەکات. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم، ئینسانی ئیمانداری شوایە لە کاتی دروستکردنی تەزکیەی نەفس و دروستکردنی تەقوا، ئەو تەقوا و دینداریە و ئەو تەزکیە بە ڕۆژێک و دۆ ڕۆژان دروست نابێت. چۆن مێشە هەنجوین ڕاوەستانی نیە، ئەمەش نابێت ڕاوەستین. و دەبێت چۆن مێشە هەنجوین لەو گوڵە بۆ ئەو گوڵە دەڕوا، دەبێمەش لەو سونەتە بۆ ئەو سونەتە بڕۆین، لەو سونەتە بۆ ئەو سونەتە بڕۆین. و ناشبێ ئێمە چاو لە یەکتر بکەین لە تەمبەڵی و تەوەزەلی، بڵێن وەڵا مادام مسڵمانان هەمووی لێ یان پاڵ داوەتەوە یان خەڵک هەمووی ئۆچ کابرای گوتی بەرە و دنیا گەرایی دەڕوا بە ئەمە شوا بکەین. مێشە هەنجوینێکت بینی و بڵێ وەڵا من کار ناکەم لەبەرەوەی ڕەفیقەکەم تەمبەڵ و تەوەزەلە. ئەها مێشە هەنجوین زۆر عەجایبن. لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نمونەی ئیماندار بە مێشە هەنجوین دێنیتەوە. فەرمی ئین مەثەل المؤمن کالنەحلە، نمونەی ئیماندار وەکو مێشە هەنجوین وایە. ئەوانەی تەمبەڵ و تەوەزەلن دەریان دەکەن لە ناو خۆدا، نایاڵن لە ناو کوورەکاندا بمێننەوە. ئەوانەی کە لەسەر شتی پیس و پۆخڵ هەڵدەنیشن، ئەگەر هەبێ و ئەو شیلە و ڕەواقەی کە دەیبنەوە ئەگەر پیس بێتن، حەڕەس لە دەرکەی ڕاوەساون لێ ناگەڕم چێتە ژوورەوە، دەری دەکەن. خۆزیا ئێمەش ئاو بە منەظەمی ئیشمان کردبە بۆ خۆمان و بۆ دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم، عەمەلیەی تەزکیە گوتمان عەمەلیەیەکی بەردەوامە. ئەوەی نییە بڵێ وەڵا ڕۆژێکی خۆت ماندی کە بڵێ تەزکیەی نەفسی خۆم تەواو کردووە، هەتا لە دنیا دەچێ دەردەبێ بەردەوام بی لەگەڵی. قەد ئەفلەحە مەن زەکاها، بە بەردەوامی. ئەوەش بە چ دەبێتن؟ وەکو گوتم بە جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی خوا و جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. لەبەرەوەی هەوڵ دەدەین ئینشاءالله هەر جارە و ئینسان هەوڵدا سونەتێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پشتگوێ خراوە، کە ئیهمال کراوە، ئینسان زیندوی کاتەوە. ئەمڕۆ پێشەوەی کە بەرنامەکە کۆتایی بێنم، بەوە بەڕاستی ئەوە دەکەین کە زیکرەکانی دوای نوێژ، ئەو نوێژانەی کە واجبن، ئەو نوێژانەی کە واجبن لە فکرتان نەچێ. هەر یەکێک لە ئێمە کە ئیهمالی کردووە و سەلام دەداتەوە، بە پەلە غار دەداتەوە سەر ئیش و کارەکەی خۆی و بە پەلە غار دەداتن بۆ ناو ماڵ و منداڵی، بە پەلە داوە دەکا، ئەوەی تەرەکەین، ئەوە تەرەکەی. سەلامت داوە، سونەتەکانی دوای نوێژ هەتا هەمووی تەواو دەکەین لە شوێنی خۆمان هەڵناستی. جاچە لە مزگەوت کە ئەولاترە نوێژی دێنە سەر کە لە ئەوەی دیکە لە مزگەوت دەبێ نوێژەکانمان بکەین. ئەو جا کە سەلامی نوێژت داوە، پەلە مەکە تەماشا دەکەی، هەموو خەڵک زۆربەی خەڵکی قید بۆ تۆ غار دەداتە دەرەوە، تۆ دانیشە. بۆ چکە تۆ بە دوای شتێکدا دەگەڕی. بە دوای چیدا دەگەڕی؟ بە دوای تەزکیەی نەفسی خۆتدا دەگەڕی. ئەو قۆناغەکانن. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ اللهم ئاتی نەفسی تەقواها. چێ ئەو دوعایە دەکا؟ سەید المتەقین، گەورەی تەقوادارانە. ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەهلی تەقوا نەبێ و ئەهلی وەڕع نەبێ چێ هەوە؟ بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر دوعا دەکا، لە خوا دەپارێ، ئێمە فێر دەکا اللهم ئاتی نەفسی تەقواها. خوایە ئەو تەقوا و دینداری و پارێزکاریەی کە شایستەی تۆیە، خوایە بە قسمەتمان بکەی. وەزەکیها، و ئەو دڵ و دەروونەمان پاک بکەیتەوە. خۆ هەر بە دوعا نییە برا بەڕێز، هەر دوعایەک کردەوە و عەمەلی دەگەڵ دانەبێ هیچ لە وەقعی ئینسان ناگۆڕێتن. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە و دوعای کردووە، وەرە تەماشای کار و کردەوەکانی کە. هەمووی ئیستیدلال و دەلالەتی ئەوە بوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەرقاڵی تەزکیەی نەفسی خۆیەتی.
لە ماڵبەخشین تەماشە دەکەی دەفەرمونون لە لای پیاوێک هاتینەوە لا یەخاف الفەقر لە فەقیری ناترسێ وا دەبەخشێتن کەس نزانی کە کەس وەکوی بەخشندە و بەخشەر نییە ئەوەندە ماڵ دەبەخشێتن لە ڕووی ذکر دەفەرمی وەڵی لە هەر مەجلیسێکی دانیش بووم 100 جار ئەستەغفر الله وئەتوب ئیلەیه دووبارەم کردوتەوە لە هەر مەجلیسا دەبێت چەند مەجلیس بوو بن ذکرەکانی دیکەی دوای نوێژەکانی بە جەماعەت بە ڕۆژووبوونی قورئان خوێندنی شەو نوێژی جیهادکردن و خەباتکردنی لە پێناوخوادا بڵاوکردنەوەی دادپەروەری و عەدالەت بە ناو خەڵکیدا حەوانەی یەک لێش هەمووی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕەنجیان داوەتەوە کەواتە هەر دوعا نییە دوعای کردبێ بڵێ اللهم ئاتی نەفسی تەقواها وەزەکیها ئەنتە خەیڕ من زەکاها جا لێ گەڕێ بڵێ وەڵا جا ئەوە دوعامان کردێ خوای گەورە ئینشاڵڵا تەزکیەی نەفسم دەکاتن ڕێگاکانی تەزکیەی نەفسی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پیشانی پێغەمبەری داون عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەش لە پێغەمبەرمان وەرگرتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەنتە وەلیها ومەولاها بەڕاستی برا بەڕێزەکانی خۆم ئینسان کە هەموو شتێکی دەجێڕیتەوە لای خوا تام و چێژ و لەزەتێکی عەجایبی تێدایە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پاڵپشت و سەنەدی ئێمەی ئیماندارە و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خوا و گەورە و عەزیمی ئێمەیە وەگەر ئێمە ئەوەی کە خوا تەبارەک و تەعالا مەبەستێتی بیکەین ئەوەی کە ئەمەش مەطلەبمانە بۆمان دەکات ئەوەی خوای پەروەردگار پێم خۆشەوە تا ناگالێ بێت مەبەستێتی بیکەین ئەوەی کە ئێمەش مەطلەبمانە خوا بۆمان دەکات تەبارەک و تەعالا برا خۆشەویستەکانی خۆم خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یحب التەوابین و یحب المتطهرین باشە چێن ئەوانەی کە پێیان خۆش نییە ببنە خۆشەویستی خوا کەس هەیە نەبەخوا بەخوا ئەوانەی کە گوناهبار و تاوانباریشن ئەوانەی کە گوناهبار و تاوانباریشن ئەوانەی کە ڕۆچوون لە گوناه و مەعسیەت و سەرپێچی ئەوانیش بە هەمان شێوە پێیان خۆشەکە خوا خۆشیان بوێن خوا خۆشی بوێن ببنە خۆشەویستی خوا یخوای پەروەردگار ڕێی بوونە خۆشەویستی خۆی پێشان داوین بەبێ ئەوەی کە ناوی کەسی دابێ بەبێ ئەوەی کە وەکو بڵێ کەسی دیار کردبێت بڵێ فلان و فلان خۆشەویستی منن صفاتی داناوە دەفەرمێ ئین الله یحب التەوابین خوای گەورە کەسانێکی خۆش دەوێت کە تەوبەکارن یعنی چی؟ یعنی ئینسان پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون ئینسان هەر گوناهێکی کرد تەوبەی لێ بکاتن كثير التوبة تەوبە یعنی چی؟ یعنی گەڕانەوە لای خوا ئەلەم یعلم بأن الله يرى نازانێت کە خوای گەورە دەبینێ پەشیمان بینەوە سەرنزشتی خۆمان بکەین کە دوا دێنە سەر ئەو قۆناغ و مەرحەلانە ئەو جا دەفەرمێ ويحب المتطهرين وخوای پەروەردگار کەسانێکی خۆش دەوێت کە خۆ بە پاچی ڕابگرن جا چه پاچی جەستەیی بێ پاچی جەستەیی بێ لە تارەتکردن و لە جلوبەرگ و لە شێواز و لە خۆ بە پاچی ڕاگرتن چه پاچی ڕوح و گیان بێ کە ئەو بەرنامەی کە لە خزمەتی داینە کە ناومان لێ ناوە توێشی و ڕوح لەبەرو برا خۆشەویستەکانی خۆم خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا موفقمان بکە سەرفرازمان بکە و بتوانین حەقی خۆ بەو بەرنامەیە بدەین و بتوانین وەکو گوتم ئەو بەرنامەیە بەکردەوەیی و بە عەمەل جێبەجێ بکەین و لە دەرسی داهاتوو ئینشاءالله دێنە سەر الئیخلاص والمتابعة کەوە سەرەتا و قۆناغی یەکەمە هەنگاوی یەکەمە بۆ توێشەی و ڕوحەکانمان و هەنگاوی یەکەمی کردەیشمان لە فکر نەچێ ئەوەی کە کردوویەتی ئەوە بزانە کە دەستی پێ کردووە ئەوەی نەیکردووە دەست پێ بکا کە زکری دوای نوێژەکان لە فکر نەکەین و تەماشەی ئەو سەرچاوانە بکەین قەڵای موسڵمان هەموو زکرەکانی تێدان
لەوێن دەرێت تەماشەکە ئەو زکرانەی کە ڕاست و دروست و صحیحن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێمان گەیون پێیانەوە پابەند بین و دەوروبەریشمان لێ ئاگادار بکەینەوە. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.